شەوی ڕابردوو مەکتەبی سیاسی یەکێتی بڕیاریدا هەریەکە لە بەرهەم ساڵح و فواد معسووم کاندیدی یەکێتی بن بۆ وەرگرتنی پۆستی سەرکۆمار. ئەم بڕیاری یەکێتی نیگەرانی لایەنەکانی تری لێکەوتەوە. داوایان لە یەکێتی کرد تەنها کاندیدێک دیاری بکات بۆ پۆستی سەرکۆمار. ئەگەر یەکێتی دوو کاندیدەکەی هێشتەوە ئایا نوێنەرانی کورد دەنگ بە کامیان دەدەن؟ پارتی دیموکراتی کوردستان کە لە ناو لیستە کوردیەکاندا زۆرترین کورسی پەرلەمانی عێراقی بەدەستهێناوە هەڵوێستی چۆنە بەرامبەر یەکێتی. بەڕێزان سڵاوتان لەبێت تەوەری دیوی دومی هەواڵی ئەم شەو لەسەر پۆستی سەرکۆمار و کاندیدەکانیەتی بە میوانداری خسرۆ گۆران ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق. ئێوەش دەتوانن لا پێیجی NRTەوە پرسیارەکانتان بۆ میوانەکە بنێرن. ئەچینە لای کاک خسرێ و کاڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵمانایە. کاک خسرێ و ئێوارەت باش. ئێوارە باش. زۆر سپاس. کاک خسرەوە گەر سەرەتا لەو پرسیارەوە دەست پێکەین بڕیارە چوارشەممەی داهاتوو پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە لەسەر پۆستی سەرکۆمار. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئێوە چی لە پلانتانایە بەنیازن چی بکەن و دەنگ بە کێ بدەن؟ بەڵێ لە تەوقیتاتی پەرلەمان وایە کە دەبێت لە یەکەم جەلسەوە کار بکرێت بۆ ئەوەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت و ئەوە تەواو بوو. دوای ئەوە دەبێت سەرۆکی کۆماری عێراق و هەردوو جێگرەکەی هەڵبژێردرێن و بڕیارە ڕۆژی چوارشەممە ئەو مەسەلەیە یەکلایی بکرێتەوە. هەموو لایەنێک چاوەڕوانی ناوی کاندیدەکانی کورد بووە بۆ ئەو پۆستە کە پشتی کووردە و تا ئێستاکە یەکلایی نەبووتەوە ناوەکە. زیاتر لە یەک کاندید دیاری کراوە بۆ ئەو پۆستە. ئەوەش کێشەیەکی زۆر گەورە دروست دەکا بۆ پەرلەمانتارانی کورد لە ناو هۆڵی پەرلەمان لە ڕۆژی دەنگدانە، چونکە زەحمەت دەبێتن ئەوەندە دەنگا کۆ بکرێتەوە بۆ ئەوەندە کاندیدا کە یەکێکیان سەر بکەون. جارێ لە دوو لایەنەوە کێشە دروست دەکات. لەلایەکەوە بۆ پەرلەمانتارانی کورد زەحمەت دەبێتن دەنگ بە کام کاندید بدەن، چونکە بمانەوێ نەمانەوێ کاندیدەکان دابەش دەبن و دەنگەکانی پەرلەمانتارە کوردەکان پەرت و بەڵاو دەبێتن و بە فیرۆ دەڕۆن. لەلایەکی دیکەشەوە زەحمەت دەبێتن بۆ ئەو پەرلەمانتارانە قەناعەت بە لایەنەکانی دیکەی شیعە و سنە بێنن کە دەنگ بە کاندیدێک بدەن، چونکە ئەو وەختە ئەوان بە ئێمە دەڵێن ئێوە خۆتان زیاتر لە یەک کاندیدتان هەیە، زیاتر لە یەک کاندیدتان دەست نیشان کردووە، بۆیە ئەو وەختە ئەوان ئازاد دەبن دەنگ بە کام کاندید بدەن یان تەنانەت بە ئەو کاندیدانەش نەدەن بەڵکو بە کاندیدی دیکە بدەن لە غەیری کورد. بۆیە پێویستە لەسەر سەرکردایەتی سیاسی کورد تا ڕۆژی چوارشەممە تەنها و تەنها یەک کاندید بهێلێتەوە بۆ ئەوەی بۆ ئێوەی پەرلەمانتاران ئاسانتر بێتن قەناعەتی لایەنەکانی دیکە بێنین و بۆ ئەوەی بزانین دەنگ بەشێ دەدەین و چۆن قسە لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە دەکەین. کاک خسرەوە لە سەرەتادا ینی ئەو کۆبوونەوەی کە ئەم چوارشەممەی بەنیازە ئەنجام بدرێت یەکلایی ئەبێتەوە سەرجەم پرسەکان سەرکۆمار و جێگرەکانی، ینی دوا ڕۆژە بێتی لەسەر ئەوەی کە ئەو کاندیدانە یەکلا ببنەوە پێشوی بین لەسەرەوەی کە ورتر بێگومان دواتر قسەی لێکەین لەسەرەوەی کە یەکێتی دوو کاندید و زیاتری هەیە. ئەین چوارشەممە سەرجەم پرسەکان یەکلایی ئەبێتەوە بە شێوەیەکی کۆتایی. لە کۆبنەوەی هەفتەی ڕابردوو سەرۆکایەتی پەرلەمان کە هەڵبژێردرا وادەیەکی دانا تا ڕۆژی یەکشەممە کە دوایین وادەیە بۆ گەیشتنی ناوی کاندیدەکان و پێویستە تا بەیانی ڕۆژی چوارشەممە ئەو ناوانە گەیشت بن. بەڵێ ناوەکی زۆر گەیشتووە تا ئێستاکە زیاتر لە 100 ناو گەیشتووە، بەڵام ئەوە گرنگ نییە لەو ناوانە تەنها لە فزوولەوەیە بۆ ئەوەی ناوی بکەوێتە ناو ناوان یان بۆ ئەوەی بڵێت منیش خۆم تەرشیح کردووە، بەڵام هەموو لایەنە سیاسیەکان چاوەڕوانی بڕیاری کوردن و ناوی کاندیدی کوردن بۆ ئەو پۆستە. بەڵێ مەفروزە ڕۆژی چوارشەممە پۆستی سەرۆکی کۆمار و هەردوو جێگرەکەی یەکلایی بکرێنەوە. بەڵێ کاک خسرەوە ئەگەر بێت و یەکێتی نیشتمانی کوردستان تا ڕۆژی چوارشەممە کۆتا بڕیاری خۆی نیا و هەر ئەو دوو کاندیدەیەک خۆی دانایەوە، وەکو خۆشمان نەزانین کە ئەمە بە شێوەیەکی ڕسمی ئەو دوو کاندیدەی داناوە و بە شێوەیەکی ناڕسمی شەمانە کە دکتۆر نەجمەدین خۆی کاندید کردووە. هەڵوێستی ئێوەی کورد چی ئەبێ؟ ینی چۆن مامەڵە ئەکەن لەگەڵ ئەو پرسە لە ناوهۆڵی پەرلەمانە؟ بڕیارتان ناوە کە
دەنگ بە کاندیدێکی دیاریکراو بدەن یان چی ئەکەن؟ ناکرێوا بێتن ئومیدەوارم تا بەیانی ڕۆژی چارشەممە سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان مەسلەی ئەو سێناوە یەکلایی کردبێتەوە و تەنها یەک ناو بهێلێتەوە بۆ ئەوەی ئێمە لە هۆڵی پەرلەمان بتوانین بە ئاسانی کاری خۆمان بکەین. حتمما سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی دیکەی غەیری یەکەتی هەوڵێکی جددی دەدەن بۆ ئەوەی برایانمان لە یەکەتی کۆ ببنەوە و بڕیار تەنها لە یەک ناو بدەن و مەحاڵە زیاتر لە ناوێک هەبێتن چونکە کێشەی زۆر گەورە دروست دەکات و ئەگەری ئەوە دروست دەکاتن کە هیچ کاندیدێکی کورد دەرنەچێتن و ئەو وەختە ئەو پۆستە لە دەستی کورد دەڕواتن و ئەگەر ئەو پۆستە لە دەستی کورد ڕۆیشت واتە پرۆسەی سیاسی بە یەکجاری لە ناو دەچێتن و دەگەڕێنەوە سەر مڕەبعی یەکەم. کار خەسرەوەی پێتان وایە بۆچی یەکێتی دوو کاندیدی داناوە؟ لە کاتێکا خۆشی سوور ئەو خاڵە ئەزانێ ئەگەر بێت و دوو کاندیدا بنێ کەسیان دەنگی پێویست و یاسایی ناێنن لە ناو هۆڵی پەرلەمانە و پێچێ ئەو پۆستی لە دەست دەربچێ. ینی بۆچی یەکێتی دوو کاندیدی داناوە لەم بارودۆخەیە؟ دەکرێت ئێوە ئەو پرسیارە لە خودی یەکەتی بکەن، بەڵام من لەو قەناعەتم کە تا ڕۆژی چوارشەممە ئەو مەسەلە یەکلایی ببێتەوە و تەنها یەک ناو و تەنها یەک کاندید هەبێتن بۆ ئەوەی بتوانین قەناعەتی لایەنە غەیرە کوردیەکانی عەرەبی سوننە و شیعە بهێنین کە دەنگ بە ئەو کاندیدە بدەن. بەڵام ئەگە ماڵی کورد خۆی یەک نەبێتن لەسەر یەک ناو ئەو وەختە ناتوانین تەئسیر لەلایەکانی دیکە بکەیت کە دەنگ بە کاندیدێکی دیاریکراو بدەن، چونکە ئەوان خۆیان دەڵێن ئێوە زیاتر لە یەک کاندیدتان هەیە و ئێمە ئازادین دەنگ بە کام کاندید بدەین. بەتەسەوری من بە هەر شێوەیەک بێتن سەرکردایەتی یەکەتی دەبێت لەو سێناوە تەنها یەک ناو هەڵبژێرێت. کار خەسرەو ئێوە و پارتی دیموکرات چونکە من لەو قەناعەتم ئەگەر وا بێتن ئەگەر وا بێتن خودی پەرلەمانتارانی یەکەتیش ئەو وەختە دابەش دەبن لە دەنگدانا و دەنگ بۆ یەک کاندید ناڕواتن بەڵکو بۆ کاندیدی جیاتی. ئێوە و پارتی دیموکراتی کوردستان دەنگ بە کام کاندید ئەدەن؟ خۆتان یەکلایی کوردەوانێت کە دەنگ بە کام کاندیدێدان یان من ئەگەر بێتوانین لە ئێستاکەوە ئێمە ناتوانین لە ئێستاکەوە ئەو بڕیارە بدەین و پارتی دیموکراتی کوردستان چاوەڕوانی هەنگاوەکانی یەکەتی نیشتیمانی کوردستانە، نەک تەنها پارتی دیموکراتی کوردستان بەڵکو هەموو لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستان چاوەڕوانی بڕیاری یەکەتین بۆ ئەوەی دیاریکردنی یەک کاندید و ئەگەر بێت و هەردوو کاندیدیان زیاتر بمێنەوە ئەو وەختە بە تەسەووری من لایەنە سیاسیەکانی کوردستانی و سەرۆکی هەرێمی کوردستان دەبێ هەلوێستێکیان هەبێتن، چونکە بە کۆمەڵێک کاندید کارەکە بەڕێوە ناچێتن. بەڵام کار خەسرەوە ئێوە و پارتی دیموکراتی کوردستان و بەڕێزیشتان و سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق و لەسەر بنەمای ئەوەش کە ئێوە خاوەنی زۆرترین کورسین لە ناو پەرلەمانی عێراقا لە ناو لایەنە کوردەکانە، ئێوە بەنیازی چین کە ئێمە باسی دوو کاندید دەکەین بەڵام یەکێتی زیاد لە دوو کاندیدیشی هەیە کە کاندیدێکی تر ئەو بە شێوەیەکی ناڕسمیەکە لە نێو ئەوانەیە کە یەکێتی دایناوە ئەو کاتە لەوە چێلایانی تر هەبێت دەنگ بە دکتۆر نەجمەدین بات کە ئەویش سیڤی خۆی تەقدیم کردووە بۆ سەرۆک کۆماری. ینی پارتی بەنیازی چییە؟ ینی ئێستا ئەبێت ئێوە خۆتان کاندیدێکتان دیاری کردبێ کە بە شیاوترینی بزانن بۆ پۆستی سەرۆک کۆمار. پارتی چاوەڕوانی دوا ساتەکانی بڕیاردانە، من تەسەور ناکەم ناوی هەرسێ کاندید بمێنێتەوە و من لەو قەناعەتم کە تا ڕۆژی دەنگدان کە ڕۆژی چارشەممەیە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانی کۆک دەبن لەسەر یەک ناو و بە یەک ناو ماڵی کوردی بچێتە ناو هۆڵی پەرلەمان و قەناعەتی لایەنە سیاسیەکانی دیکەی غەیری کوردیش بکاتن کە دەنگ بە ئەو تاکە کاندیدە کوردە بدەن. کار خەسرەوە ئەمە لە کاتێکا کە ئێوە چاوەڕێی دواساتەکان و یەکێتی بڕیاری گەورە بە هەموو کورد دەگەێنێتن، چونکە پۆستی سەرۆکایەتی کۆمار ڕاستە پشتی یەکەتیە لە ئەو ساتەدا، بەڵام ئەو پۆستی هەموو کووردە و کە دەبێتە سەرۆک کۆمار هەرکیەک بێتن سەرۆک کۆماری عێراقا لەلایەن نەتەوەی کوردەوە نەک لەلایەنێکی سیاسی بەتەنیا. ئێمە وەکو پارتی ناتوانین ئێستاکە هیچ بڵین تا
دوا بڕیاری بەڵام کاک خەسرە پرسیارەکەی من بۆ بوو ئەگەر هاتوو ڕۆژی چوارشەمە هاتوو هەمان دۆغۆک و خۆی مایە و یەکێتی زیاد لەو دوو کاندیدەشی هەبوو ینی هیچ ینی نەکشانەوە هەر سێ کاندیدەکەی هەبوو ینی ئەو کاتە ینی بڕیاری ئێوە چی ئەبێ ئەبێ یەکێک دیاری بکەن مادەم بەو پێی کە ئەدەوترێت کە پۆستی سەرۆکۆمار تەنها پشکێکێتی نیشتمانی کوردستانی و دواتر هی سەرجەم کوردەکانەوە بە پێی قسەکانی بەڕێستان ئێمە بە ئەگەر ئیش ناکەین بەتەسەوری من جموجۆڵ هەیە کە برادرانی یەکەتی بڕیار بدەن لەسەر یەک کاندید و ئەگەر یەک کاندید هەر دیاری نەکرا ئەو وەختە لایەنە سیاسیەکانی کوردستانی و سەرۆکی هەرێمی کوردستان حتمما بڕیارێکیان دەبێتن بەڵام هەوڵەکان لەگەڕدان بۆ ئەوەی هەموو کورد کۆک بن لەسەر یەک ناو و خیاری یەکەمیش دەمینێتەوە بۆ سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان کە ئەو بڕیارە بداتن پێش ئەوەی کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ بکاتن. بەڵێ کاک خەسرەوە لەگەڵەوەی کە پرسیارێکی زۆر هاتۆ بۆ تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەسەر تەوەرەکە و هەروەکو بینەرانی ژەتوانن کە ئێستا سەرنج و تێبینی و پرسیارەکانیان بنێرن بۆ میوانی بەرنامە یەک لەو پرسیارانی کە ئاڕاستی بەڕێستان کراوە دەڵێ ئەگەر بێت و ئەو کاندیدەی یەکێتی کە بە شێوەیەکی ناڕەسمی خۆی کاندید کردووە کە ئەویش دکتۆر نەجمەدینە بەو پێی کە لە شاری کەرکووک با بڵێن لایەنگرانێکی زۆری هەیە ئەگەر هاتوو ئەو کاندیدەی یەکێتی لە ناو پەرلەمانی عێراق دەنگێکی زۆری بەدەستهێنا ئەو کات ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بڕیاری ئەوادەن کە ئێوەش دەنگ بەو بدەن ناکرێوە کار بکرێتن لە سیاسەتە مەسلەی کاندیدکردن و دیاریکردنی کاندید بە دەنگ نییە ئێمە هەمومان سەرچاوەمان هەیە و سەرکردایەتی سیاسیمان هەیە و مەکتەبی سیاسی یەکەتی نیشتیمانی چ بڕیارێک بداتن ئێمە پابندی ئەو بڕیارە دەبین ناکرێ هەر کەسێک لە خۆیەوە بچێتن خۆی تەرشیح بکاتن و بڵێ من خۆم کاندید دەکەم ئەمە مەسلەیەکی زۆر گەورەیە ئەمە نەتەوەی کورد هەموو چاوەڕوانی ئەوەیە کە کورد کاندیدی خۆی دیاری بکاتن بۆ پۆستی سەرۆکی کۆماری عێراق و دیاریکردنی ئەو پۆستەش دەبێت بە هەماهەنگی بێتن لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و بە ڕەزامەندی هەموو لایەنە سیاسیەکان بێتن ناکرێ هەر کەسێک بچێتە پەرلەمان و بڵێت من خۆم تەرشیح دەکەم ئێمە پەرلەمانتارانی کوردستانی عێراق پابەندی بڕیارەکانی سەرکردایەتی خۆمانین و سەرکردایەتیەکانمان لە هەر حزبێک بێتن چ پارتی بێت چ کۆمەڵ بێت چ گۆڕان بێت یان هەر لایەنێکی دیکە بێتن چ فەرمانێک بە ئێمە بدەن ئێمە ئەوە جێبەجێ دەکەین نەک خواست و حەزی کاندیدێک کەواتە ئەمەی کە دکتۆر نەجمەدین خۆی کاندید کردووە لە دەروی کاندیدەکانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەنی ئەمە خوێندنەوەکە دەکرێت بۆ جۆرە بکرێت کە خۆی کاندید کردووە و ئەمە کاندیدی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە بڕیاری سیاسی دەخواتن نەک بڕیاری شخصی و تاکە کەسی مەکتەبی سیاسی یەکەتی مەرجعی ئەو حزبەیە و ئەوان لە کۆتاییدا بڕیار دەدەن کێ کاندیدی یەکەتی نیشتیمانی کوردستانە کە لە دوایین ساتیشدا دەبێتە کاندیدی هەموو لایەنە سیاسیەکان و دوای ڕەزامەندی سەرۆکی هەرێم دەبێتە کاندیدی هەموو ملەتی کورد لە عێراق. بەڵێ کاک خەسرەوەی یەک لە پرسیارەکانی ترکە بۆ بەڕێستان هاتووە ئەڵێ ئەگەر هاتوو لە حاڵەتی مانەوەی هەردوو کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە گومانیتیانە کە دەنگەکان دابش دەبن بۆ هەردوو کاندیدەکە لەو حاڵەتەدا ئەگەر هیچیان دەنگی یاساییان نەهێنا ئەو کات چی ڕوودەدات ئەبێ مامەڵەی لایەنە کوردەکان و هەم پەرلەمانی عێراق چۆن دەبێت لەگەڵ ئەو دۆخە من بڕوا ناکەم دوو ناو بمێنن تا دوایی دەبێ یەک ناو بێتن ئەگەنا ئێمەی کورد فەشەل دێنین و ڕووەکی خراپی نەتەوەکەمان نیشانی لایەنە سیاسیەکانی دیکە دەدەین و شتێک دیار دەکەین کە کورد ناکۆکە و کورد یەک دەنگ نییە لە دیاریکردنی پۆستەکەیان بینیمان بۆ نمونە لە ناو عەرەبی سنەش زۆر دەنگۆ هەبوو زۆر ناکۆکی هەبوو لەسەر ناوی کاندیدی پۆستی سەرۆکی پەرلەمان بەڵام لە دوایین ساتە هەمویان کۆک بوون لەسەر ناوی بەڕێز سەلیم الجبوری و بەو شێوەیە سەرکەوتنی بەدەستهێناوە هەموو لایەنێک دەنگیان بە ئەو کاندیدەدا بەڕێستان ئاماژە بۆوادەن کە ئەگەر بێت و دوو کاندید بمێنێتەوە تا ڕۆژی چوارشەممە ئەوە کورد فەشە لێنێ ئەتوێ ئەومان پێ بڵێ کە کورد لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو فەشە لاهێنێت
ئەزانی ڕاستە بەڕێزان لە مەکتەبی سیاسی یەکەتی نیشتیمانی کوردستان ناوی کاندیدەکە دیار دەکەن بەڵام بڕیاری نهاییش بۆ سەرکردایەتی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانی و سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەمێنێتەوە و بە تەسەوری من دەبێت تا ڕۆژی چوارشەممە یەکەتی خۆی یەکلایی بکاتەوە و بتوانن کۆک بن لەسەر یەک ناو و من لەو قەناعەتم کە لە دوایین ساتەکاندا یەک ناو دەمێنێتەوە. پرسیارەکەی من ئەوە بوو کاک خەسرەوە وەڵامی پرسیارەکە من ندایەوە ئەگەر بێت و ئەو دوو کاندیدا هەر بمێنێتەوانێ بە پێی قسەکانی بەڕێستان ئاماژە بۆواکەن کە کورد فەشەلێکی گەورە ئاهێنێ ئەگەر هاتوو ئەمە ڕوویدا ئەوە لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لایەنەکان فەشەلێنیان خۆ باڵین بەشێکی گشتی کورد فەشەلی هێناوە یان ئەوەی کوی کە ئاماژەی پێکەی کە دوا بڕیاریش تەنها لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان من نەمگوتووە دوو کاندید دەمێنێتەوە من نەمگوتووە دوو کاندید دەمێنێتەوە من دەڵێم دەبێت یەک کاندید بمێنێتەوە بۆ ئەوەی کورد فەشەل نێنێتن و بۆ ئەوەی بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەو پۆستا مسۆدەر بکەین بەسمەوە نەبوو کە بەڕێستان ئەڵێن دوو کاندید بمێنێتەوە ئەڵێم ئەگەر بەڕێستان ئاماژەتان بۆدا ئەگەر شتێکی وەها ڕووبات تێدەگەم لە پرسیارەکەت مەسەلەی فەشەل و نافەشەل تێدا نییە پرسیارەکەت من ئەزانم دەتەوێت بچیت بەرەو کوێ مەسەلەکە فەشەل و نافەشەل نییە مەسەلەکە لە هەموو پرۆسەیەک وایە لە سەرەتا چەندین کاندید هەیە بەڵام کە نزیک دەبینەوە لە وادەی کۆبوونەوە و دەنگدانە حتمما چەند کاندیدێک پاشگەز دەبنەوە و تەنها یەک کاندید دەمێنێتەوە. بەڵێ کاک خەسرەوە لەم دۆخەی ئێستاە کە یەکێتی دوو کاندیدی هەیە ماوەڵی لایەنە سیاسیەکان دەرکەوتووە لە ئێستاە تا ئاستێکی زۆر نیگەرانی پێوە دیارە. ئەمێ لە زاری بەڕێستەوە با بڵین بیرروبۆچوونی سەرۆکی هەرێم بزانین سەرۆکی هەرێم بە شێوەیەکی ڕسمی هاتوۆتە سەرخەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکات کە ئەم هەنگاوی ناوێتی ئەتوانین تا ئاستێکی زۆر بڵین هەنگاوێکی هەڵێ و ئەبێت تەنها یەک کاندید هەبێت. بەڵێ سەرۆکی هەرێم هەردەم بحکمی ئەوەی سەرۆکی هەرێمە لە یەکەم ڕۆژەوە لەسەر خەت بووە و سەرۆکی هەرێم بڵێ دەیەوێتن تەنها یەک کاندید کورد بە یەک کاندید بچیت بۆ بەغدا و ڕۆژی چوارشەممە کورد یەک کاندیدی هەبێتن بۆ ئەوەی پەرلەمانتارانی کورد شەپرزەنە بن و بۆ ئەوەی بە ئاسانی بتوانین قەناعەتی لایەنەکانی دیکەش بهێنین کە دەنگ بە ئەو کاندیدە بدەن. بەڵێ کاک خەسرە و بەدەر لەوەی کە بەڕێستان و پارتی دیموکراتی کوردستان بەڵام دوای ئەوەی کە کۆمەڵە کۆبوونەوە کراوە پێتان وایە لایەنەکانی ترچی ئەڵێن لەسەر ئەم هەڵوێستەی یەکێتی چۆن خوێندنەوەی بۆ ئەکەن بە لایەنەکانی دیکەش کۆکن لەسەر بۆچوون و هەلوێستی جەنابی سەرۆکی هەرێم و هەموو لایەنەکانی دیکەش لەگەڵ ئەوان کە دەبێ یان پێویستە یەکەتی نیشتیمانی کوردستان تەنها یەک کاندیدی هەبێتن بۆ ئەوەی پرۆسەکە بە شێوەیەکی ئاسان و بە شێوەیەکی ڕاست بەڕێوە بڕواتن. بەڵێ کاک خەسرە و کاندیدی کورد بۆ پۆستی سەرە کۆمار پێویستی بە ڕەزامەندی پەرلەمانی کوردستان هەیە؟ لە دەستورە هیچ شتیوان نەهاتووە تەبیعی وەقتیش نەماوە بۆ ئەوەی باسی ئەو مەسەلەیە بکرێتن لە پەرلەمانی کوردستانە بەتەسەوری من ئەو کاندیدا کە ناوەکان بە بەغدا دراوە چەندین ناو بن ئێستا گرنگ نییە مهم لە دوایین ساتە یەک ناو یەک کاندید دەبێتن و مەجای ئەوە نەماوە کە لە پەرلەمانی کوردستان باسی ئەوە بکرێت. کەواتە توانین بڵین کە لە ئێستاە کاندیدکردنی کەسایەتیەک هیچ پێویستی بۆ نییە کە بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان ڕەزامەندی لەسەر دەرببڕێ یاخودنا. مەسەلەکە ئاو نان نییە مەسەلەکە وا بزانم بە باشی تەوزیحم کرد کە ڕۆژی چوارشەممە دەبێت کورد کاندیدی خۆی هەبێتن و ئەو کاندیدا هەل لە ئێستاکەوە ناوەکان ڕۆیشتووە بۆ بەغدا و تەنها کێشەکە ئێستا لەسەر ئەوەیە ئەو ناوانە کەم بکرێنەوە لە جیاتی 3 یان 5 یان 7 ناو ئەبێت بە فەرمی کوردستان بڵێت ئەوە کاندیدی ئێمەیە بۆ پۆستی سەرۆکی کۆمار دوور لە هەر پەرلەمانی کوردستان بێت یان هەر شوێنێکی دیکە بێتن چونکە ڕۆژێک 24 ساعت ماوە بۆ کۆبنەوەی ئایندا. بەڵێ کاک خەسرە و بەو پیک تا ئێستا یەکێتی زیاد لە کاندیدێکی هەیە پارتی وەکو پارتی دیموکراتی کوردستان خوێنەوەی جای هەیە بۆ هەر کاندیدێک
کە لە لای باشتر بێ یەکێکیان ببێتە سەر کۆمار نەخێر ئەمی تریان چەند خاڵێکی دیکەی تایە؟ پارتی مەبەست یەکەتی نیشتیمانی کوردستان سەرپشک بووە بۆ دیاریکردنی کاندیدی پۆستی سەرۆک کۆمار و حتمما کە ئەو ناوە بە سەرۆکی هەرێم و بەلایەنە سیاسیەکانی دیکەش دەدرێت یان ئاگادار دەکرێنەوە بە ئەو ناوە ئەگەر ڕاو بوو چوون هەبێتن ئەگەر هەر ملاحەزەیەک هەبێتن ئەو وەختە هەر لایەنێک ئازادە چ ملاحەزەیەک نیشان دەدات. هێڵی سوورتان لەسەر کام لە کاندیدەکان هەیە یاخود با بڵین هێڵی سوورتان لەسەر هیچ کام لە کاندیدەکان هەیە وەکو پارتی دیموکراتی کوردستان؟ مەسەلە ئەوە نییە کە هێلی سوور هەبێت یان هێلی سوور نەبێتن هیچ هێلی سوور نییە و ناو عرض دەکرێتن و هەر حزبێکی سیاسی ملاحەزەی هەبێتن ملاحەزەی خۆی دەگەڕێنێتەوە بۆ ئەو لایەنەی کە کاندیدەکەی دیاری کردووە. کەواتە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان هێڵی سوورتان نیە لەسەر هیچ کام لە کاندیدەکان؟ من وام نەگوتووە بەو شێوەیە کە تۆ دەتەوێت بیڵێیت من دەڵێم یەکەتی سەرپشک کراوە لە دیاریکردنی کاندید کار خەسرۆ من واناڵێ من قسەکەی پرسیارەکە لە بەڕێستانەکەم وەڵێم یانی کەواتە ئێوە هێڵی سوورتان نییە بۆی هەیە ملاحەزاتی خۆی نیشان بداتن و بۆی هەیە بڵێت من ئەوەم بەڵام من پرسیارەکە لە بەڕێستانەکەم وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەڵێم کار خەسرۆ ئێوە هێڵی سوورتان هەیە پرسیارەکە لە بەڕێستانەکەم. ئێمە ئومێدەوارین یەکەتی نیشتیمانی کوردستان تا ڕۆژی چوارشەممە بە ناوی یەک کاندید دەربچێتن و هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانیش کۆک بن لەسەر ئەو ناوە بێ ئەوەی بڵێن ئەمە هێلی سوورە یان ئەمە هێلی سپیە. یعنی ئەتوانم بڵێم بە دکتۆر نەجمەدین کەریمیشەوە کە لە دەروی مەکتەبی سیاسی حزبەکەی خۆی کاندید کردووە. ئێمە باسی بڕیاری ڕسمی یەکەتی نیشتیمانی کوردستان دەکەین نەک ئەوانەی لە دەرەوەی بڕیاری مەکتەبی سیاسی خۆیان کاندید دەکەن. کار خەسرەوە ئەگەر هاتو ڕۆژی چوارشەممە پۆستی سەر کۆمارێک لای نەکرایەوە پێتان وایە دوا بڕیار چی ئەبێت و کۆبوونەوەی داهاتوتان کەیە بێ بۆی کە ئەو پۆستێک لای بکرێتەوە؟ ئاساییە احتیمالە یەکلایی نەبێتەوە لە دانیشتنی یەکەمە بەڵام دەکرێت لە دانیشتنی دوای نیوەڕۆیە بۆ نمونە حتمما تەجیل دەکرێتن چەند سەعاتێک هەر وەکو چۆن لە کاتی دەستنیشانکردنی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان یەکلایی نەکرایەوە لە نێوان ئەحمەد چەلەبی و حەیدەر العوبادی عەفوەن چەند سەعاتە زمانێک جەلسەکە تەجیل کرا و دوای ئەو تەجیلکردنە بەڕێز ئەحمەد چەلەبی خۆی سەحب کردەوە و تەنها حەیدەر العوبادی مایەوە و ئیتر بە دەنگێکی باش دەرچوو. ئەگەر هاتوو ڕۆژی چوارشەممە کاندیدە کوردەکان دەنگی پێویست و یاساییان نەهێنا ئەمە ئەوە ئەگەینێ کە بوو ترێتر ئەو پۆستە لە دەست کوور دەرەچێ یاخود دوجار چۆن مامەڵەی لەگەڵەکەن؟ ناکرێ بە هەڵپەسێردراوی بمێنێتەوە بە تەسەوری من ریسکێکی زۆر هەیە چونکە ئەو وەزعی ئێستاکە هەیە لە بەغدا وەزعی ساڵی 2005 و 2010 نییە کە بڵێ بالئیجماع خەڵکەکە دەنگ بە کاندیدەکان بداتن بە تەوافقێکی پێشوەختە ئێستا بارگرژی هەیە تەشەنە هەیە لە ناو پەرلەمانە جگە لە کۆکیەکانی نێوان شیعە و سنە ناکۆکی لە نێوان کورد و لایەنەکانی دیکەش هەیە بۆیە زۆر کەس هەن ناو پەرلەمانە لەوانەیە پابند نەبن بە تەوافقات و لەوانەیە دەنگ بە کاندیدی کورد نەدەن بۆیە دەبێت ماڵی کورد یەک بێتن و تەنها یەک کاندیدمان هەبێتن بۆ ئەوەی بتوانین بە سەلامەتی ئەو پۆستە وەدەست بێنین. بڵێ دوا پرسیاری من کاک خەسرۆ ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی داهاتووی عێراقدا چ پۆستێکی ئەوێت وەکۆمان نزانین کە تا ئێستا کورد تەنها دوو پۆستی بەرکەوتویەکیان جێگری سەرۆکی پەرلەمانە کە ئاویش بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ لەگەڵ پۆستی سەرۆک کۆمار کە بەریکێتی نیشتیمانی کوردستان کەوتووە. پارتی دیموکراتی کوردستان چاوی بڕیۆتە چ پۆستێک لە حکوومەتی داهاتووی عێراقدا؟ لای ئێمە بەڕاستی گرنگ نەبووە چ پۆستێکمان پێ بدرێتن یان لای ئێمە وەکو پارتی گرنگترین شت ئەوەیە ماڵی کورد یەک بێتن لە بەغدا چونکە ئێمە لە بەغدا نوێنەرانی ملەتی کوردین و هەرێمی کوردستانین لەوێ و دەمانەوێت بەرژەوەندیەکانی گەلی کوردستان جێبەجێ بکەین بای پارتیش پۆست دەمێنێتن حتمما دوای هەڵبژاردنەکانی
سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی عێراق و حتمما چەند پۆستێک دەمێنێتن کە بەشی پارتیش بکاتن و لایەنە سیاسیەکانی دیکەش بکاتن. بەڵێ خسرۆ گۆران ئەندەمی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت کاتێکی خۆش. بەڵێ بەڕێزان دیوی دۆمی هەواڵ کۆتایی هات کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.